هەرحاڵ منداڵ پێداویستی فسیۆلۆجی و پێداویستی دەرونی و سۆزداری و معرفی هەیە. جاری وا هەیە لە شتێک تێناگە هێزێکی پشکنین لە ناخیا هەیە منداڵی بەتایبەت زیرەکتر. هەروەها منداڵانی ئاسایش پێویستی بە وەڵامێکی معرفی و عەقڵانی باشە. جاری وا هەیە پێداویستی فسیۆلۆژی هەیە، واتە بۆ نمونە برسیەتی و چەماوێک خواردنەکە درەنگ بووە یا خواردنەکەی بەدڵ نەبووە. بە هەرحاڵ منداڵ مافی خۆیەتی ئەوانەی پەروەردەی ئاژەڵیشە کە دەزانن کە منداڵ و ئاژەڵ و پیر و پەککەوتە و هەموو کەسێک پێداویستی خۆی هەیە و بە گوێرەی خۆشی دەسەکا بە بیان و گرتن. تەنانەت لە گەورەکانیشا کە عاقڵیشن، ئێوە هەندێک ژن و مێردی بەتەمەن و عاقڵ و ژیری شەبینن هەندێک جار بیان و بە یەکەگرن، پێداویستیەکیانەیە پێداگری لەسەرەکەن و تۆزێک بە حەماس و گەرموگوڕیشەوە داوایەکە. زۆر باشە. ئەم بیان و گرتنە لە منداڵدا دکتۆر لە چی ئاستێکدا سروشتیە؟ وەکو تۆ باسی لێ دەکەی مافێکی منداڵە، بەڵام لە چی ئاستێکدا سروشتیە؟ هەندێک منداڵە مانەعەتی نیە، هیچ کێشەیەکی نییە، بۆ ماوەی چەند کاتژمێرێک دانیشە بۆت ئەگری بەس بۆی ئەو شتی کە ئەوێت دەستی کەوێت. لە ئاستێکە سروشتیە کە ژیان و سەقامگیری خۆی و دەوروبەریەکانی ناخۆش نەکات. ئەگەر لێ تێک نەدابێتن بۆ نمونە نەبێتەوە هۆی ڕێگرتن لەوەی کە دایکی بتوانێت هەرکەکانی ماڵ ئەنجام بدات یا باوکی بتوانێت بە ئاسانی بە دڵی خۆش بچێتە دەرەوە لە ماڵ. ئەگەر لە ئاستێکا بێت سەری لە خۆی و لە دایک و باب و براوخشەکان شێواندە بێت، ئەمجار ئەڵێن بنیاگن و گرتنی نائاسایی و ڕەنگە پێویست بە ڕێنمایی منداڵ و چارەسەری ئەو جۆرەشتانە بێت. باشە کە ئەم منداڵە بیان و دەکرێت یاخود لەو کەسانەیە کە بۆ نمونە سروشتی ژیان تێک دەدا بۆ ڕادەیە بیان و دەکرێت، چۆن مامەڵە لەگەڵ ئەم منداڵانەدا بکەین کاتێک بۆ نمونە جێگری و داوای شتێک دەکات دەکرێت ڕاستەخۆ ئەو شتێک کە داوای دەکات پێی بدەین، یاخود چۆن مامەڵە بکەین چۆن بتوانین بە شێوازێک هێمنی کەینەوە کە کاریگەری نەبێت لەسەر دەرونی منداڵەکە بەلایەنێکی سلبیدا. چونکە باستان لە تەوەری سەرەکی پاداشت و سزا کرد، بەڕاستیدا ئەگەر منداڵ لە بیان و گرتن زیادە ڕۆیشی کرد، مەسەلەی سزادان هەتا بتوانین نەیکەین. بەتایبەت من یەکشت بە بینەرانی خۆشەویست بڵێم کە فەلسەفە و کردار و ئاکاری لێدان بە تەواوی ڕەفسکەنەوە، بە هیچ شێوێ لێدان پێویست ناکات. دەرکردن لە ماڵ پارە بڕین ئەوانە هیچی پێویست ناکات. ئەمانە هەموو ڕێگاکانی کۆنتترۆلی ڕەفتارن. پاداشت و سزا، پاداشت کاتێکە کە ئێمە فاکتەرێکی ئەرێنی ئێرینە ئاراوە بۆ زیادکردنی ڕەفتارێکی خوازراو. بۆ نمونە منداڵ ڕەفتارێکی باشی کردووە، ئەمانەوێ هەر لەو ڕەفتارەی خۆی بەردەوام بێت. شتێکی خراپ نییە، بەڵام زیادەڕۆیی تێدا بکەین و بۆ هەموو شتێکی سادە بەسیدا زیادەڕۆیەدا ئەم پاداشکردنی منداڵ زیادەڕۆیە دەچێتە حاڵەتێکەوە کە منداڵەکەوا لێ بکات لەسەر ئەم پاداشتە ڕابێ لەسەر بچووکترین شت کە بیکات چاوەڕی پاداشت لە خێزانەکەی بکات. کاتێکە جیاوازی بێ لە نێوان منداڵەکانە، منداڵێک پاداشتکەین و ئەوی تر نەکەین، ئەوە کاتێکیان. کاتێکی تر ئەوەیە کە تێیدا منداڵ ئەرکە سروشتیەکەی خۆی ئەنجامەدات. بۆ نمونە لە خوێندنگە نمرەیەکی ئاسایی هێناوە یان نمرەیەکی باشی هێناوە، پێویست ناکە خێرا پاداشتی بکەین کە بۆی ببێتە حاڵەتی وەکو بەرتیل، بەڵکو تەنیا لە کاتێکا دیارە پاداشتی یەکەم و دووەم و سێهەمەکان ئەوانە ڕێنمایی خۆی هەیە، ئەوانە ئوسلوبی خۆی هەیە، لەوانی شابێ زیادە ڕۆی نەکرێت. و هەروەها پاداشتاکردنی منداڵی وانە بێ کە حقدێ لە منداڵەکانی ترا دروست کات. ئەگەر منداڵێکمان بۆ ئەوەی کە لە مەکتەب یەکەم بووە پاداشتیەکەین، چ لە مەکتەب چ لە ماڵەوە دایک و باب یا مامۆستا، منداڵەکانی تریش چونکە یارمەتی دایک و باوکیان داوە، چونکە ژینگە پارێزیان کردووە بۆ نمونە،
چونکە منداڵێکی پاک و خاوێن و ڕێک و پێک بوون ئەتوانین بەوانیش خەڵات بدەین پاداش بدەین باشە ئەم پاداشە بۆیە لەم حاڵەتانە ئێمە زیانەکانی پاداش کەمەکەین هەڵبات هەمیشە کارێکی گونجاو بکات کارێکی باش بکات بۆ ئەوەی پاداشتێکی گونجاو وەرگێ ئەم پاداشتە بەڕاستی لەمەدا ڕۆڵی دەبێت بەڵێ کاریگەری پاداش لە تاقیکردنەوەی ئاژەڵ و مرۆڤ و لە کاری بە گروپ و ئەوانە هەمووی تاقی کراوەتەوە لە بواری وەرزش و هونەر و ئێوازان هەموو سیستەمی جەهان لەسەر بنەمای پاداشتە خەڵاتی ئۆسکار و گۆڵدن بلو پۆلێنی فیفا و تۆپی ئاڵتونی و نازانم ئێستا ئەم سیستەمە هەمووی لەسەرەوە بنیادنراوە بۆیە لەسەر کاریگەری پاداشت هیچ گومانێکمان نییە بەڵام گرفتەکە ئەوەی نێڵین هەندێک زیان و لێکەوتەی لێ بکەوێتەوە زیان و لێکەوتەکانشین پێکی بێت سیستەمەکە ئەوەی کەوتم کەسێکت پاداش کرد وای پاداش نەکەی کە ئەوانی تر کە پاداشتیان وەرنەگرتووە تووشی حقد بن تووشی کەموکڕی دەرونی بن تووشی تووڕێی و خەمۆکی بن پاداشتەکان تۆزێ بە عەداڵەتەوە تۆزێ ژمارە و ڕێژەی پاداشتەکان زیادکەین و پاداشتەکەیش پێویست ناکە هەمیشە بڕێکی زۆر بێ و خێرا بیدەین هەندێک لە پاداشتەکان ئەکەین بە مانگانە ئەیکەین بە ساڵانە لەگەڵ ڕەفتاری چاکی گرەی دەدەین باڵێ بۆ نمونە منداڵێکەمان کە زیرەکە لە خوێندنگا پاداشتەکەی تۆزێ درەنگترە دێن کە لەو کاتانە یارمەتی دایک و بابیشی داوێ یارمەتیکی براو خوشکی داوێ یارمەتی خوێندکارێکی لاوازیشی دابێ ئەڵێن ئەوە خەڵاتی هەمویانە ئەڵێن خەڵاتی هەم معادلەکەتە نمرەکەتە هەم هی ئەوەی شەکە هەندێک کردداری ئینسانی و کردداری هەرەوەزی و ڕفتاری باشت هەبوو ڕفتاری دۆستانت هەبوو ئەم پاداشتە بەچی بێگومان دێنە سەر سزاش بەڵام باجارێ لەسەر پاداشتەکە بمێنمەوە منداڵ بەچی پاداش بکرێت گونجاوە بۆ منە کاتێک منداڵێک و باست لێوە کە لە قوتابخانە نمرەیەکی باش دێنێ تۆ دەکرێت تابلێتێک یاخود یاریەک بکەی بە دیاری بۆ منداڵەکە بۆ ئەوەی دوای لە خوێندنەکەش سارد ببێتەوە پێویستە بەچی شتێک منداڵ پاداش بکەیت بە گوێرەی تەمان و بە گوێرەی ئەو ژینگە و کەش و هەوای کە ئێمە تێدا پەروەردەکەن و پاداش دەدەین ئەو شتانە ئەگۆڕدرێ خۆی ئەڵێن پاداشتی بایۆلۆژی و فسیۆلۆجیمان هەیە پاداشتی مادی پاداشتی غێری مادیمان هەیە بە گوێرەی ئەوانە هەر هەمووی ئەگۆڕدرێ بەڵام من سادەترین شتێکە بە دایک و باوک و مامۆستا ڕێزەکان بڵێم ئەوەیە کە زۆر جار منداڵ هەر بە ڕێگەی یاریەکی خۆشی لەگەڵەکەی چیرۆکێکی بۆ ئەڵێتەوە پێویست ناکە هەموو پاداشتەکان مادی بن کە فشار بخاتە سەر باری ئابووری خێزان باری ئابووری خوێندنگا زۆر جار بە ڕەفتاری باش بە سپاس و پێزانین ئەتوانین ئێمە ئەو شتانە تاویزکەینەوە زۆر جار بە چڵێ گوڵێکی جوان پێویست ناکە حتمما پاداشتێکی مادی گران بێت کە ئەو حقد و تووڕێی و ئەوانە دروستکات یا بارێکی مادی هەمیشەی بخاتە سەرشانی خێزان و خوێندنگە باشە ئێستا بابینە سەر سزا چۆن منداڵ سزا بدرێت بەکارهێنان لێدان زەبەر دەنگ بەرزکردنەوە و هەندێک حاڵەتی تر ئەمانە گونجاون بۆ ئەوی منداڵێکی پێ سزا بدرێت لێدان دەنگ بەرزکردنەوە پارە بڕین هەڕەشەی ئەوە کە دەرتەکەین فەسڵ دەکەین ئەوانە هەمووی تایبەتیەکانی سیستمێکی ناکارامەیە تایبەتیەکانی سیستەمێکە و دایک و باوکێکە پەروەردکارێکە یا وەستا و شاگرد بڵێن کەسێکە کە ڕێگاکانی تر نازانێت ئێمە ڕێگای ترمان هەیە بۆ کەمکردنەوەی ڕەفتاری نەخوازرا و خۆی سزا ئەوەیە کە ئێمە بروژێنەرێک بێرینە ئاراوە کە ڕەفتارێکی نەخوازرا و کەم بکەینەوە یا ئیتر نەیبینین لای بدەین ئەمە بە زۆر ڕێگای ترەکریە بۆ تۆزێک بۆ نمونە ماندووکردن بۆ نمونە ئێمە بە منداڵێک ئەڵێن ئەگەر دەرسەکانت نەخوێنیت ئەم هەفتەیە سەفەرەکەمان بە دڵی تۆ نابێ ئەو شوێنی تۆ پێت خۆشە ناچین نەچینە شوێنێکی تر بەبێ ئەوەی شەڕ و هەرا و تووڕێی و ئەمانەی لەگەڵ بێت یعنی بۆ شتێکی ئەو ئەتوانێت لە ماوەی ئەم دووسێ ڕۆژا کە ماوە ڕەفتارەکەی خۆی چاک کاتەوە واتە ئێمە خێرا سزامان نەداوە بڵێن چونکە نمرەکەت کەم بوو ئیتر پارەت پێ نادەین یا قسێکی ناشرینی لەگەڵ بکەین یان هەڕەشەی لێ بکەین یا بیشکێنینەوە لە ناو خەڵکە ئێمە تەنیا ئەتوانین بەو شتانە یا بۆ نمونە ئەگەر منداڵێکمان ڕەفتارێکی زۆر نەخوازراویشی بوو بۆ نمونە هەرزەکارێ بوو یەکەم جار جگەرەماندی بەدەستیەوەمانە
ئەتوانین تەنیا بە کەمکردنەوەی مەرحەبایی و سەلام عەلەیک و ئەو چاک و خۆشیانەی کە جاران هەمان بوو کە دێ بەرەو پیریمان تۆزێ بۆ نمونە پشتی تێیەکەین تۆ هەر بەوانە زۆر جار ئەتوانی ڕەفتار بگۆڕی پێویست ناکات سزای ڕاستە و خۆی بدەیت و بارێک بخەیتە سەر بارەکان و دکتۆر با لە تەمەنێکی کەم دابمێنینەوە تەمەنێک کە بۆنە لە سەرچاکانی تەمەنێتی پێش چوونە قوتابخانە لە کاتی قۆناغی سەرەتایی قوتابخانەدا با باسیەوە بکەم هەندێک جار دایکان یاخود باوکان بۆ ماوەیەک خۆیان لە منداڵەکان ئاجیز دەکەن قسەی لەگەڵدا ناکەن ئەم سزادانە چێتە چ قاڵبێکەوە چێتە قاڵبێکی پۆزەتیڤەوە یاخود نێگەتیڤ بۆ سەر دەرونی و منداڵە بۆ ئەو تەمەنە نگاتیڤە منداڵی 5 ساڵ و 6 ساڵ و 8 ساڵ هەڵواسراوی دایک و باوکی هێشتا زۆرە پێویستی بە ناز و ماچ و باوەش و ئەو جۆرە شتانەیە کە تۆ ئەوەت لێ قەدەغە کرد بە گەورەی و بە قوڵی و قورسی لەسەری ئەوەستەی بۆیە بۆ ئەو منداڵی ئەو تەمەنە ئەسڵەن ئەو شتانە پێویست ناکات بۆ نمونە ئێمە سەعاتێکە لە پارک ئەمایەوە تۆزێ ئەو سەعاتەی کەمەکەینەوە کە لەسەر لەعابە و شتەکە یاریە کرد یاریەکان کە لەگەڵ یەکەین تۆزێ سنوورداری یەکەین هەندێک لە عابەی لێ شارینەوەی تر پێویست بەەوە ناکا بڵێن وڵات 2 ڕۆژ 3 ڕۆژ یا چەند سەعاتێک قسەی لەگەڵ نەکەین و پشتی تێ بکەین و چاوی لێ مۆڕکەینەوە ئەوانە لەسەر منداڵی تەمەن بچووک زۆر قورسەوەستێ ئەوانە ئەگەر پێویست بوو بۆ تەمەنی سەروتر ڕەنگە بتوانین بە شێوێ بەکاری بهێنین بەڵام لە هەموو کاتێکە ئەبێ خۆمان بخێنە جێگەی ئەو منداڵە بڵێن ئایا هەست و سۆزی بریندارە بێت لەم شتە ئایا هەست بە تەنگاوی و تەنگەژە کات خۆی لێرەدا بارودۆخی خێزانیش جیاوازە بۆ نمونە ئەگەر خێزانێ 4-5 منداڵیان هەبێ ئەتوانن منداڵێکیان بۆ ماوەیەکی کاتی ئێمالکەن چونکە ئازان برا خۆشکەکە تەعویزی کاتەوە بەڵام ئەگەر منداڵەکە تاقانە بوو ئەگەر منداڵێکە بۆ نمونە نەخۆش و کە مەندامیشە منداڵێکە کار لە منداڵیەوە بۆ نمونە ڕەبۆی بووە کێشەیەکی تری بووە ئەزانی بەو شتانە زۆر زوو تووڕاتێتێکە چ بە هیچ شێوێ نابێ ئەوە سزا زۆر بچووکانێکی حتا لەسەر تاقی بکەیتەوە تەنانەت بەشێک لە کۆمەڵگەکانی دەرەوە دکتۆر بۆ نمونە منداڵەکە لە دەرەوە هەڵە بکات بۆ ماوەی چەند ڕۆژێک دەرەوەی لێ قەدەغە دەکەن لەسەر تابلێتێک گاڵەت بکات بۆ ماوەی چەند ڕۆژێک ئەو تابلێتی لێ قەدەغە دەکەن بەپێی هەڵەکە لەسەر ئەو هەڵەی کە کردوتی سزای دەدەن ئەم سزادانانە گونجاوە بۆ منە قەدەغەکردنی ئەوەی منداڵەکەت بۆ ماوەی چەند ڕۆژێک نەچێتە دەرەوە ئەو شتەی ئەو یاری کە خۆشی دەوێت بەکاری نهێنێت ئەمانە کاریگەری دەبێت والله من پێتان بڵێم ئەوەی من بیستومە و خزم و کەسمان لەوێ ئەژین و لە کتێبی شاری خوێنینەوە تاوانی تقریبەن گەورەیش بێت یعنی منداڵێکی بۆ نمونە نەخۆشی دەرونیە منداڵێکی نائاساییە ئەسڵەن لە دایک و باوکەکەی داوە برینداریشی کردوون ئەو دایک و باوکە بۆیان نییە 3-4 ڕۆژ نێڵنەوە منداڵە بچێتە دەرەوە یا 5-6 ساعتیش زەوتکردنی ئەو ئازادیانە بە هیچ شێوێ ئێستا لە مافی منداڵی مۆدرنی ئێستا لە وڵاتانی پێشکەوتو قبول ناکردرێ بەڵام لە لای ئێمە کولتورمان جیاوازە یا سامان جیاوازە ئەتوانین بە شێوەیەکی کاتی بۆ ماوەیەکی کورت سوود لەو شتانە وەربگرین بۆ نمونە ئەڵێن چی ئەڵێن تۆ چونکە ڕەفتارێکی مەترسیدارت کردووە هاوڕێی خراپت هەیە ئەو ماوەیە تا 1 هەفتە بەبێ برا و خوشکی گەورە یا بێ بە خۆمان ئامۆزای پورزایەکە لەگەڵدا بنین بۆت نییە بچیتەوە شوێنانی پێشترە چووی بۆت نییە بچیتە مەسباح بچیتە سوپەرمارکت بۆت نییە بچیتە فلان شوێن ئێمە ئەتوانین ئەوها تۆزێ سنوورداری کەین و تۆزێ فشار خەینە سەری بەڵام بە هیچ شێوێ سجنکردن بەندکردن سزادان بێبەشکردن بەو ئاسانیانە ناتوانین بەکاری بهێنین نە لە خوێندنگانە لە ماڵەوەش لە خوێندنگەیش ئێوە وڵاتانێ هەن کە بیستوتانە خوێندکار چەکی بردووە لەگەڵ خۆی بەڵام فەسڵی ناکەن دەری ناکەن تەنی بۆ یەڵێن بۆ نمونە بۆ نییە لە مەلعەب سوود وەربگری بۆ نییە بچیتە کتێبخانە و کافرتریا ئەگینا مەکتەب مافی خۆیەتی ئەجا ئەمانە بەسن بۆی ئەو منداڵەوانەیە وەربگرێت و دووبارە ئەو هەڵەیە ئەنجام نەداتەوە ساڵی خۆی تەواوکە لێرە بەداخەوە شتێکی تاڵ هەیە ئێمە العان من وەکو کەسێکی دەرون ناس و کە لە میدیاوە ئەوها خۆم دەرەخەم و عەرزی عەزەڵاتەکەم ڕەنگە لە ماڵی خۆشم بە هەندێکمان توندوتیش بین لە عەمەڵ و لە ژیانی واقعە ئەبێت و خۆت ئەو شتانە بگونجێنی لە حەقیقەتە هەندێک کەس گاڵتەیان پێدێ ئەو سیستەمە ڕۆژاوایانە کە تەحەدای مافی مرۆڤەکەن و زۆر پێشکەوتون کەسێک کە بۆ نمونە 15-16
تاوانی گەورەی کردووە سزنێکی بەسەلەن 6-7 ساڵ سزنی پێدەن گاڵتەی بە حاکمەکان دێت گاڵتەی بە محکەمە وشت دێت ئەوەندە سزاکەی سووکە سزا نابێ ئەوەندەش سووک بێت بەڵام ئێمە کاتێ لە پەروەردەی ناو ماڵە قسەی لەکەین تۆزی جیاوازە دایک و باب و مامۆستا هونەرێتریانەیە دایک و باب و مامۆستا ئەرکێتریانەیە ڕۆڵێتریانەیە ئەوان ئەشی زۆر نەرم و بەتاقەت بن هەرتا ئەتوانن سزاکان سووکەنەوە سزاکان بکەنە سزایەکە فشاری فسیۆلۆجی و فشاری سۆزداری زۆر نێرێتە سەر منداڵ ئێمە تەنیا بە بەرتەسکردنی سنوورەکانی منداڵ تەنیا بە خستنی هەندێ مەرج لەسەر ژیانی تۆزێک ماندووکردنی ئەتوانین تەعویزی و شتانە بکەینەوە بۆ نمونە مامۆستا ئەگەر خوێندکارێ لە پۆلەکە قسەیەکی بێئەدەبیشی کردە بۆ نمونە جنێوی داوە بە هاوڕێیەکی یا ئەسڵەن بە خودی سیستەمەکەیش جنێوی داوە تۆ ئەتوانی پێی بڵێ بۆ نمونە ڕۆژی ئیساولاوەتەوە بێ 1 سەعات پۆلەکان خاوێنکەیتەوە ئیشی ژینگە پارێزیکە یا ئیشی حەدیقەمان بۆ بکە لێرە هەم فێری ژینگە پارێزیت کردە هەم فەسڵت نەکردووە هەم نمرت لێ نەشکاندووە هەم لێت نەداوە ئەمە هونەری پەروەردەکردنە بۆیە ئەڵێن پەروەردە تا حدێک هونەرە هونەر وەکو پەیکەرسازێ چۆن ئەو قوڕە ئەوەندە شل نەکا ئەوەندە توندی نەکات چەنێ بەو سەرپەنجانەی ئیشی وردەکات ئێمە لە بواری پەروەردەی منداڵا بە سزا و پاداش خەریکینەوە ئیشانەکەین نە پاداشتەکەوا لێکەین کە زیان و لێکەوتەی خراپی بێت نە سزاکەیش ئەو هالێ دەکەین کە زیانێ بە دەرونی منداڵ بگات و تووشی شکاندنەوە بێت تووشی لێکەوتەی درێژخایەن بێت بێزار بێ لە سیستەم دایک و باوک وەک شتێکی خراپ بێتە پێشچاوی مامۆستاوە کەسێکی خراپ بێتە پێشچاوی ئەمە هونەرە زۆر باشە دکتۆر محەممەد ناسر پسپۆری دەرونی پەروەردەیی زۆر سپاس بۆی ڕاستەوخۆ لەکۆی لەگەڵمان بوو سپاس بۆ تەواوی گفتوگۆکە دکتۆر